ڕێکەوتنی استراتیژی نێوان پارتی و یەکێتی ماوە یان نەماوە. ئەمە پرسیارێکە کە بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەڵامی جیاوازیان بۆی هەیە. ڕێکەوتن نامەنوویەکەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتیش ئەوەندەی تر وەڵامی پرسیارەکەی قورستر کردووە. تا ئێستا پارتی و یەکێتی هیچیان هەڵوەشانەوەی ڕێکەوتنەکەیان ڕانەگەیاندووە، بەڵام لانی کەم لە ساڵی 2013شەوە پابەندبوونێکی ئەوتۆش بە ڕێکەوتنەکەوە بەدی ناکرێت، بە تایبەت کە لە دوا هەڵبژاردننی پەرلەمانیدا هەردوو لایەن گرنگترین خەڵی ڕێکەوتن نامەکەیان پێشێل کرد کە بەشداریکردن بوو لە هەڵبژاردنەکان بە دوو لیستی جیاواز، دواتریش پێکنەهێنانی یەک فراکسیۆنی هاوبەش لە پەرلەماندا. لە دوایین کۆبوونەوەی پارتی و یەکێتیدا کە ڕۆژی یەکشەممە لە شاری هەولێر ئەنجامدرا کە یەکەم کۆبوونەوەی ئەم دوو لایەنەیە، لە دوای ڕێکەوتنەکەی گۆڕان و یەکێتیەوە محمود محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی پارتی ڕایگەیاند لە کۆبوونەوەکەدا پابەندبوونی خۆیان بە ڕێکەوتنی استراتیژی دووبات کردوتەوە. ئەمەش لە کاتێکدایە ڕۆژی 18 مانگی ئایار پارتی لە بەیاننامەیەکدا سەبارەت بە ڕێکەوتنەکەی یەکێتی و گۆڕان ڕەخنەی لە یەکێتی گرتبوو کە بەبێ ڕەچاوکردنی ڕێکەوتن نامەی استراتیژی نێوانیان ڕێکەوتنی لەگەڵ گۆڕاندا کردووە. ڕێکەوتن نامەی استراتیژی پارتی و یەکێتی ڕۆژی 27 تەمووزی ساڵی 2007 لەلایەن تاڵەبانی و بارزانیەوە ئیمزاکرا. ڕێکەوتنی جەختکردنەوە بوو لە هاوبەشی ئەو دوولایەنە لە حکوومەتی هەرێم و بەغدادا. لووتکەی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنەش بە بۆچوونی لایەنگرانی پارتی ساڵی 2009 بوو، کاتێک بەهۆی جیابوونەوەی گۆڕانەوە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕێژەی دەنگەکانی یەکێتی بۆ زیاتر لە نیوە کەمی کرد. بەڵام سەرباری ئەوەش بەهۆی ڕێکەوتن نامەکەوە پارتی و یەکێتی بە لیستێکدا بەزین و ژمارەی کورسیەکانی پەرلەمان و پۆستە حکوومیەکانیان نیوە بە نیوە لە نێوان خۆیاندا دابەش کرد. ئەگەرچی لە چەند ساڵی دوای ئەوەدا پارتی هێواش پشکە پۆستی یەکێتی لە بەغدا و هەرێم کەم کردەوە و تا ڕادەیەک هاوتای کرد لەگەڵ ژمارەی دەنگ و کورسیەکانی یەکێتیدا. بەڵام ڕێکەوتن نامەکە لە ساڵی 2013ەوە هەڵپەسێردراوە. یەکێتی بە لیستی جیا بەشداری کرد لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستاندا و پارتیش کە براوەی یەکەمی هەڵبژاردنەکان بوو بەر لە یەکێتی لەگەڵ گۆڕان ڕێکەوتنی پێکهێنانی کابینەی هەشتی ئیمزا کرد. تشرینی یەکەمی ساڵی 2014 پارتی و یەکێتی بڕیاریاندا لە ماوەی مانگێکدا بەپێی قۆناغەکە ڕێکەوتن نامەی استراتیژی نێوانیان نوێ بکەنەوە و سەر لە نوێ ئیمزای بکەنەوە. بەڵام تا ئێستاشی لەگەڵدا بێت ڕێکەوتنەکەیان نوێ نەکردوتەوە. دوای ئەوەی بەهۆی پرسی سەرۆکایەتی هەرێمەوە لە مانگی ئابی ساڵی 2015ەوە قەیرانی سیاسی لە هەرێمدا سەری هەڵدا و بەهۆیەوە پەرلەمان بە تەواوەتی و حکوومەتیش تا ڕادەیەک ئفلیج بوو، زۆربەی چاودێران و تەنانەت بەشێک لە بەرپرسانی یەکێتی و پارتیش پێیان وابوو یەکێتی ئەو هێزەیە کە بۆ چارەسەرکردنی قەیرانی سیاسی هەرێم دەتوانێت ڕۆڵی نێوەندگیری لە نێوان گۆڕان و پارتیدا ببینێت. بەڵام لە ئێستادا و دوای ڕێکەوتنە سیاسیەکەی لەگەڵ گۆڕان تا ڕادەیەک یەکێتی ئەو ڕۆڵە نێوەندگیریەی لەدەستداوە. بەڵام بەو حاڵەشەوە تا ئێستاش پێدەچێت یەکێتی لە نێوان گۆڕان و پارتیدا تاکە هێز بێت کە بتوانێت ڕۆڵی یەکلاکەرەوە ببینێت بۆ دەرباسکردنی هەرێم لە چەقبەستوویی سیاسی. لە ڕوانگەی پارتیەکان و تەنانەت بەشێک لە بەرپرسانی یەکێتیش، یەکێتی کاتێک دەتوانێت ئەم ڕۆڵە یەکلاکەرەوە ببینێت کە ڕێکەوتنی استراتیژی لەگەڵ پارتیدا نوێ بکاتەوە. بەڵام بۆ ئەمەش یەکێتی کێشەیەکی هەیە، نابێت ناوەڕۆکی نوێکردنەوەی ڕێکەوتنە استراتیژیەکە بە جۆرێک بێت کە پێچەوانەی ناوەڕۆکی ڕێکەوتنە سیاسیەکەی بێت لەگەڵ گۆڕاندا، بە تایبەت ڕێکەوتنی لەگەڵ گۆڕان تازەتر و گەرم و گورترە. گۆڕان و پارتی بۆ ئاساییکردنەوەی دۆخی هەرێم تا ئێستا لەسەر مەرجەکانی خۆیان سوورن. ئەوەی لە یەکێتیش بەدی دەکرێت لە نێوان دوو لایەنەکە و دوو ڕێکەوتن نامەکەدا گیری کردووە، بەڵام قورساییەکەی زیاتر بەلای ڕێکەوتنەکەی لەگەڵ گۆڕاندایە. بەڵام ئەمەش مەترسی ئەوەی لێ دەکرێت ئەگەر بێت و پارتی مل نەدات بۆ داواکاری هاوبەشەکانی گۆڕان و یەکێتی، دۆخەکە بەو ئاڕاستەیە بڕوات کە پارتی لە بەیاننامەکەی 18 ئایاریدا بە گەڕانەوە بۆ دۆخە نەخوازراوەکەی جاران ناوی بردبوو، واتە گەڕانەوە بۆ قۆناغی دوو ئیدارەیی. لەم نێوەندەدا پرسیار ئەوەیە ئایا یەکێتی دەتوانێت لە ماوەی داهاتوودا بە ڕێکەوتنەوەی لەگەڵ پارتی بە جۆرێک لە جۆرەکان هاوسەنگی لە نێوان پارتی و گۆڕاندا ڕابگرێت
کە ئەمەیان ئەو ڕۆڵەیە پارتی لە یەکێتی چاوەڕوانی دەکات یانەوەی یەکێتی زیاتر لە خەمی ئەوەدایە بەهۆی ڕێکەوتنەکەی لەگەڵ گۆڕانەوە زیاتر ئەو هاوسەنگی هێزە لەگەڵ پارتی ڕێک بخاتەوە کە ساڵانێکە تێکچووە واتە ئەو وتەیە بهێنێتە دی کە نەوشیروان مستەفا ڕۆژی دووشەمە بە ئەندامانی جڤاتی حیزبەکەی وت گۆڕان و یەکێتی هاوسەنگی هێز بە شێوەیەکی یاسایی و ئاشتیانە لە کوردستان ڕاست دەکەنەوە.